لە قەزای پشدەر لە ناحیەی ژاراوە ئەمڕۆ بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات فستیڤاڵی زەنوێران بەڕێوە دەچێت بۆ بەرهەمە خۆماڵیەکان. دیارە سنووری قەزای پشدەر ناوچەیەکی کشت و کاڵیە، با بڵین جۆرەها بەروبوومی کشت و کاڵی جۆرا و جۆری تێدا دەچێنرێت. قەرارە ئەمڕۆ لە سەعات 4 ئێوارەوە فستیڤاڵەکە دەست پێ بکات. لە ئێستادا ئامادەکاریەکان دەستی پێکردەوە تا ڕادەیەک تەواو بوون بۆەوەی لە سەعات 4 فستیڤاڵەکە بە ڕووی هاوڵاتیاندا بکرێتەوە. من بۆ زانیاری زیاتر لەگەڵ ڕێزانخان سەرۆکی شارەوانی ژاراوە قسە دەکەم. ڕێزانخان سڵاو لێبێت، سوپاس بۆ ئامادەبوونت. فستیڤاڵەکەتان چۆنە و چەند بەرهەم لە خۆ دەگرێت و چەند ڕۆژ بەردەوام دەبێت؟ سەرتا بەخێرت نەدەکەین، بەخێربن سەرچاوەکان سوپاس بۆ دەستگای میدیای کورسات بۆ سپۆنسەرکردنی بەشی ڕاگەاندنی ئەم فستیڤاڵە. زۆر سپاسان دەکەین، هەر بەخێر بێن، ئەکتان کێشە. دیارە فستیڤاڵی زەنوێران بۆ بەرهەمە خۆماڵەکان لە شارۆچکەی ژاراوە بۆ مای 2 ڕۆژ بەردەوام دەبێت. کاتژمێر 4 ئێوارە دەست پێ دەکات بۆ 8 شەو. تایبەتشە بە بەرهەمە خۆماڵیەکان، ئەو بەرهەمە خۆماڵیانەی کە جوتیارەکانی خۆمان لە دەڤەری پشدەر بە تایبەتی لە شارۆچکەی ژاراوە کە سەرچاوێکی گرنگی بەرهەمە خۆماڵیەکانە، ئەو بەرهەمە خۆماڵی سروشتیانەی کە بەدەستی جوتیار بخۆی بەرهەم دێت، کە وەکو باس دەکەم یعنی نەکەر بە تایبەتی شارۆچکەی ژاراوە دەڤەری گشتە پشدەر بەگشتی ئەو بەرهەمە سروشتیە، ئەو بەرهەمە خۆماڵیانەی کە لەو دەڤەردا کە هەیە بەڕاستی گرنگێکی تایبەت بەخۆی هەیە. هەموو سەرجەمی سروشتیە زۆر گرنگی تایبەتی پێدەدرێت لەلایەن جوتیارەکانەوە. بۆیە بەڕاستی ئەمە ئەو فستیڤاڵەمان ئامادە کرد و دەمانەوێت ئەنجامی بدەین بۆ زیاتر گرنگدانە بە بەرهەمە خۆماڵیەکان، زیاتر گرنگدانە بۆ بەرهەمانی کە لە ناوچەکەماندا هەیە، لە دەڤەری پشدەر بەگشتی و شارۆچکەی ژاراوەدا هەیە. چکە ئەو بەرهەمەیەک و باسم کرد پێشتر بەرهەمێکی زۆر باش و سروشتیە، جێپەنجەی جوتیارەکانی پێوە دیارە، ماندبوونی جوتیارەکانی پێوە دیارە، بۆ ئەوەش بتوانین ئەو بەرهەمە خۆماڵیانەی کە ئەو دەڤەرە ئەو شارۆچکەی پێی بەناوبانگە زیاتر بیناسیێنین بە دەرەوە، زیاتر بیناسیێنین بە کوردستان و بە دەوروبەرمان، زیاتر بیناسیێن بۆی بە بازارکردنی جوتیارەکان، بۆی دەست جێپەنجەی ماندبوونی جوتیارەکان کە دیار بێت کە هەستکەن کە بەڕاستی بەرهەمەکانیان ئەو گرنگە تایبەتی هەیە کە ئەوان کە بیری لێ دەکەنەوە کە زۆر پێوی ماندوو دەبن زیاتر ناساندنی ئەو فستیڤاڵە لەوەیدا. دیارە فستیڤاڵەکەش ئەو بەرهەمە جوتیارانەی کە بڵین ئەو بەرهەمە خۆماڵیانەی کە دێنە جوتیارەکان زیاتر لە چل بەرهەمی جۆرا و جۆری تێدا هەیە. واروە هەمە ڕەنگیشە فستیڤاڵەکە کۆمەڵک چالای دیکەی جۆرا و جۆری تێدا هەیە کە دەکرێت ئەو کاتەی تەماشای بکەن و واروەها بڵین ئامادەبووان لێرە بینەری بن. کۆمەڵکشی لە بابەتی دیکەش لە خۆی دەگرێت. ڕێزانخان یەکەم جارم جۆرە فستیڤاڵە لە شارۆچکەکەتان بەڕێوە دەچێت. پێشوازی جوتیاران چۆن بوو لە فستیڤاڵەکە؟ ئەو بەرهەمانی کە زۆر دیارن چین کە بەشداریان پێ دەکرێت لێرە؟ بەڵێ دیارە یەکەم جارە فستیڤاڵێکی لەو شێوەی لە دەڤەری پشدەر ئەنجام بدرێت بە تایبەتی لە شارۆچکەی ژاراوە. فستیڤاڵەکە ئەو بەرهەمانی کەتی لە فستیڤاڵەکەدا نمایش دەکەن بە تایبەتی بەرهەمە خۆماڵیەکان هەر لە بامیە، کوولەکە، تەماتە، خەیار، هەنجیر، شووتی، کاڵک، هەنگوین، پەنیر، چکامە بەڕاستی پەنیری زودان کە بناری مەمگوڕاتی ئەوانەیە کە زۆر پێی بەناوبانگە. وەروەها بەرهەمە خۆماڵەکانی وەکو مریشک و پەلەوەڕ و ئەوانە کە بڵێن قازوەوانە کە هەر دەڤەری مەمگوڕاتی هەر زۆر پێی بەناوبانگە بە تایبەتی ناوچەی شەروێت. ئەوانە هەموو ئەو بابەتانە زیاتر کە لە خۆی دەگرێت لەو فستیڤاڵەدا نمایش دەکرێت. باشە، ئەمە تا چەند گرنگە بۆ ئەوەی کە جوتیاران بە ئاسانی بتوانن بەرهەمەکانیان ساخت بکەنەوە، بە ئاسانی بتوانن بەرهەمەکانی خۆیان بفرۆشن، لەبەرەوەی بەشێک لە جوتیاران لە ساڵانی ڕابردوودا گرفتی ساختکردنەوەی بەرهەمەکانیان هەبووە بەهۆی ئەوەی کە بەرهەمی هاوردە هاتۆتە هەرێمی کوردستان بە تایبەتی ژێرە کە ناوچەیەکی سنووریە و لە ئێرانەوە نزیکە زۆرێک لەو بەرهەمانی کە جوتیارانی ناوچەکەیانە لەوێەوە داهاتە ئێرە. یەکێک لە گرنگەکانی ئەو فستیڤاڵە کە ئەمە دەمانەوێت ئەنجامی بدەین زیاتر بۆ ناساندن بۆ بازارکردنی
ئەو بەرهەمە جوتیاریانەیە کە بڵین جوتیاران بەرهەمی دێنن چکە هەمیشە هەم بەهۆی دوورە دەستی جاری وایە گوندەکان بوون ئێستا ڕزگەمان لە بناری قەندیلە لە بنای ئەوەی منتیقی منگوڕایەتی شوێنەکەی دوورە یعنی بەڕاستی بە بازارکردن بۆی تۆزێک قورس و گرانە بەڵام ئەگەر بێت و لێرە بەرهەمەکەی بناسێنرێت لێرە بیناسێنێ بەرهەمەکەی کەچی هێوانە بۆ بە بازارکردنەکەی لەوانەیە ئاسانتر بێ ئەو کاتەی یعنی کە ئامادەبووان یاخود هاوڵاتیان دانیشتوان بزانن کە بەرهەمێکی وا باش و سروشتی هەیە بۆ خۆی پەیوەندی پێوە دەکات دەچێت بەرهەمەکەی لێ دەکرێت بە ئاسانتر بە بازاری بۆ دەکرێت چکە بخۆشت وەکو باش شت کە مەناوچەیەکی سنوورین زیاتر بەرهەمی دەرەکی بەسەر بەرهەمە خۆماڵەکانی خۆمانەدا بڵێن زاڵە و لەبەرەوەی بە شێوەیەکی ئاسانتر لەوانەیە بەدەستی بگات بەڵام لەبەرەوەی لە کوردستاندا بەتابەتی لەو بنارانی خۆماندا هەم تێچوەکەشی زۆرە هەم هاتوچوەکەشی زۆر دەبێ هەم دوورە دەستیشە بۆوان زیاتر یەکێک لە گرنگەکانی ئێمە ئەوەیە بە بازارکردن و ناساندنی بەرهەمە خۆماڵەکانی کە زۆر پێ بەناوبانگە شارچکە ژارا بە ناساندنی ئەوەیە و وەروە پێشوازی جوتیارەکانیش تا ڕادێکی زۆر باش بەدەنگ بڵین داواکارەکەمانەوە هاتوون و ئەمە دەبوویان هەیە لێرەدا سپاس بۆ ئامادەبوونت ڕێزان خان بەڵێ هەروەکو بیستان دیارە فیستیڤالەکە لە سەعات 4 ئێوارەی ئەمڕۆ دەست پێ دەکات بۆ 2 ڕۆژ دەخایەنێت زیاتر لە 40 بەروبوومی جۆرا و جۆری بەرهەمی خۆماڵی جوتیارانی سنوورەکە بەشداری پێدەکرێت جگە لە بەروبوومە کشتتوکاڵیەکان هەنگوین ئێرە بەشێکی با بڵین گوندەکانی سنووری ناحەی ژارەوە کەوتونەتە بناری قەندیلەوە بە هەنگوین وە بە پەنیری خۆماڵی بەناوبانگن پەنیری منتیقەیەکەیە مانگوڕایەتیان زودان پەنیری زودان زۆر بەناوبانگ و تایبەت یعنی خواسێکی زۆر تایبەتی هەیە ئەوانە بەشێک دەبن لە فیستیڤالەکە و یەکەم جاری شام جۆرە فیستیڤالە لێرە دەکرێت بۆیە جوتیاران بە گەرم و گوڕیەوە پێشوازی لە فیستیڤالەکە دەکەن.